بخير هاتي وروها وشيشنا لنشكران وبرشتنا بخير هاتي ونبي سورة مباركاتي قول تفور جوا برشتان بريد لنوصى خان کردیە لۆی فەزلی لەسەر هەموو لایەکمان هەیە چەندە لە خزمەتی ڕابوەستین و پێشوازیەکی جوانی لێ بکەین دڵنیان ڕۆحی بەرزەفوڕی لەگەڵ باوکی بەڕێزم مەلا عەبدوڵڵای کوڕی سارا خاتوون کوڕت عیسام الدین ئێستا لەسەر گۆڕ و ئارامگای تۆیە بە هەستێکی هەڵقوڵاو لە ناخێکی پڕ ئیمانەوە بۆت دەفاڕێمەوە داوا دەکەم لە خودای بەڕەحم و بەزەی و میهرەبان قەڵەم و پێنووسی عەفو و لێبوردەی خۆی بەسەر گوناه و تاوانتدا بخشێنێ و بە بەهەشتی و بە فیردەوسی ئاعلا شادومانت بکات حەشر لەگەڵ پێغەمبەران و ئەولیا و سدیقین و پیاو چاکان بکا و حەسن ئولائیکە ڕەفیقا یا ڕەبی خودایە باوکی بەڕێزم ناوی تۆمار بکەی لە لیستی ئەو کەسانەی کە بەڵێنت پێداون لە ژێر سێبەری عەرشی خۆتا حەشریان بکەی ئەی حاجی مەلا عەبدوڵڵای ئەستێرەی پڕشنگداری ئاسمانی کوردستان و ناوچەی باڵەکایەتی بەتایبەتی من تەڵقینت دەدەم ژەم لەڕا بگرە کە ئێستا پێت ئەڵێم بۆ دوعات بۆ ئەکەین کە پەروەردیگار تەوفیقت بدات لەسەر وەڵامدانەوەی پرسیارە یەک بە دوای یەکەکانی دوو مەلائیکەت و فریشتەی نێردراوی خوددا یارمەتیت بدات تەوفیقت بدات لە زمان لەنگی بتپارێزێ ئەو مردنە ڕێگەی هەمووانە و کاروانێکە و قەت ناوەستێ و بە هەمووشمان دەوەستێ پێویستە گشتمان خۆمانی بۆ ئامادە بکەین هەر وەکو تۆ هەمیشە خۆت ئامادە کردبوو هەمیشە ڕێنمایی خەڵکت دەکرد پێت ئەفەرموون ئیستەعیدوا للمەوت هەمیشە بە خەڵکت دەگوت المەوت تحفەة المؤمن دەتفەرموو مسلمانان خۆتان نیگەران مەکەن چونکی مردن دیاریە لە بۆ ئینسانی ئیماندار تۆشێکێکی لە ریزی ئەو بڕوادارانە کە هەمیشە مردنت وەکو دیاریەک لە بۆ خۆ ئامادە ئەکرد دە ئەم دیاریەت پێشکەش بێ یا ڕەبی پەروەردیگار ئەم دیاریەت لێ پیرۆز بکە باوکی بەڕێزم ئەی عەبدوڵڵای کوڕی خاتوو سارێ دوعات لۆ ئەکەین ئێمە هەموو لایەک لەگەڵ ئەم خۆشەویستە ئازیزە ئامە ئازیزانە کە ئامادە بووینە بۆ سەر ئارامگا و بۆ سەر گۆڕی تۆ کە
ماندوونێکی زۆریان کێشا بۆ ناشتنی تۆ لە پێناو دڵسۆزیان لە بۆ تۆ ئەم ڕەنج و ماندووبوونیان کێشا بەڕاستی کە هەموو دوعای چاکت بۆ ئەکەن ئەو مردنە لە بۆ ئینسانی ئیماندار مایەی نیگەرانی نییە وما زادهم إلا إيمانا وتسليما مردن لە بۆ بڕواداران زیاتر مایەی تەسلیم و خۆڕادەستکردن و ملکەچکردنە بۆ خوای رب العالمین هەمومان ئەبێ پیاڵەی مردن بنۆشین يوشك من فر من منيته في بعض غراته يوافقها من لم يمت غبطة يمت هرما الموت كأس والمرء ذائقها مردن پیاڵەیەکە ئەبێ هەمومان بینۆشین پەروەردگار ئێمەی لەلای یەکتری داناوە بە ئەمانەت وما المال والأهلون إلا ودائع ولا بد يوما أن ترد الودائع خوای رب العالمين هەموو ئەندامانی خێزان و خانەوادەی بە ئەمانەت لەلای یەکتری داناوە دایک و باب لەلای ئەولاد و مناڵە چاوگەش و جگەر گۆشەکان لەلای دایک و باوکیان ژن و مێرد و هاوژین و سەردار هەموویان خوشک و برا تێکڕای هەموو بە ئەمانەت لەلای یەکتری دانراون ڕۆژێکیش دێت خاوەنی ئەمانەتەکان لە ئەمانەتەکانی خۆی بپێچێتەوە پەروەردگاریش خاوەنی گشتلایەکمانە لە ئەمانەتەکان دەپێچێتەوە ئەمانەتەکان دەباتەوە لای خۆی یەک بە دوای یەکدا بەبێ خۆت بهێنەوە ئەو عەهد و پەیمان و بەڵێنەکە لەسەر بووی لە دنیادا کە شایەتومانی و گەواهید ئەدا بە یەکتا پەرستی خوددا دەدوت هیچ مەعبود و پەرستراوێک نین شایستەی پەرستران بن و شایانی سەجدە و کڕنووش و مل بۆ کەچکران بنجگە لە خوددایەک کە ناوی ئەڵڵایە دەدوت بێ شەریک و بێ شوێن و بێ هاوڵ و بێ هاوتایە هەم گەواهی و شایەتومانیت دەدا دەدوت محەممەد صلی الله عليه وسلم پەیامبەری ئەو بووە نێردەی تایبەتی ئەو بووە کۆتایی هێنەری پەیامبەرایەتی گشت پێغەمبەران بووە ئێوە بزانن تۆ بزانە ئەی باوکی بەڕێزم کە ئێستا دێنە لات دوو مەلائیکەت و فریشتەی ڕێزدار محتەرەم دێنە لات پرسیارت لێ دەکەن ئەوانەش نیگەران مەبە تۆ لێیان نیگەران مەبە ئەوانیش وەکو تۆ دوو بەندەی خوددان نێردراون لەلایەن یەزدان کە بێنە لات پێت بڵێن پرسیارت لێ بکەن خودات چێ بووە پەیامبەرت چێ بووە ئیمام و پێشەوات چ بووە قیبلە و ڕووگەت چ بووە ئاینت چ بووە خوشک و برایانت چێ بووینە تۆش لە وەڵامیانە بڵێ بە زبانێکی لەسەرخۆ بڵێ ئەڵڵاه خودام بووە الله جل جلاله خدای من بووە الله جل جلاله خدای من بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیامبەری من بووە محەممەد نێردەی تایبەتی ئەو بووە و پەیامبەرم بووە محەممەد پەیامبەرم بووە کەعبە ڕووگەم بووە کەعبە قیبلەم بووە کەعبە پەرستگام بووە ئیسلامەتی ئاینم بووە ئیسلامەتی ئاینم بووە ئیسلامەتی ئاینم بووە قورئان پێشەوام بووە قورئان پرۆگرامم بووە قورئان بەرنامە و کەتەلۆکی ژیانم بووە هەموو پیاوان و خوشکانی مسلمان و بڕوادار خوشک و برای من بووینە ئێوە بزانن ئەی ئەو کەسانی ئامادە بووینە بۆ ناشتن و ئەسپاردەکردن و بە خاکسپاردنی باوکی خوالی خۆش بووم بزانن کە مردن حەقا قەبر و گۆڕ و ئارامگا حەقا زیندوو بوونەوە لە ناو گۆڕدا حەقا ڕووبەڕووبوونەوەمان بەرامبەر پرسیارانی فریشتەکانی خوددا ئەویش حەقا ڕابۆرینمان بەسەر پردی سیراتدا حەقا نەشر و بڵاوبوونەوەمان بە مەیدانی مەحشەردا حەقا حەشر و حیساب و میزان و تەرازوو ئەم تەرازۆی کە کردەوەی مرۆڤەکانی پێدەچێشرێ لە دنیادا چه چاکەی کردبێ چ خراپە ئەویش حەقا ئەو کات پەروەردگار زیندووە کاتەوە هەموو ئەو مردوانەی کە لە ناو ئارامگاکانیاندا ڕزی و هەڵوەریون
منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. خوا فرمي أي بندكاني من ئێوەم لەو خاکە دروست کردووە، لەم خاکەم بەدی هێناون، سەرەتا و سەرچاوەی بەدی هاتن و دروستبوونتان لەم خاکەیە، دەشتان جێرمەوە ناو باوەشی ئەم خاکە، جارێکی تر لەم خاکە زیندوتان دەکەمەوە. زعم الذين كفروا أن لن يبعثوا قل بلى وربي لتبعثن ثم لتنبؤن بما عملتم وذلك على الله يسير. يا محمد أو كاتي زندوبوي كبيغمبر عليه الصلاة والسلام هرما بخواي پروردگار بي فرمو يا محمد كافرو بباورم الهركان بخيالي خاويان واتيغان ألين إما زندو ناكرين وروجك لروجان لبيتشين ومان لقل ناكري بۆیە هەمیشە سەری ڕێزیان دادەنەوان لە بۆ بتەکانیان شتی کەجگە لە خوادەیان کرد بە مەعبود و بە پەرسترا و پەرستشی خۆیان. بەڵام خوا فەرمووی یا محەممەد تۆ بڵێ سوێن بە ذاتی ڕەب العالەمین، سوێن بە ئەڵڵا زیندوو دەکرێنەوە، ئەو کاتی لێ پێچینەوەتان لەگەڵ دەکرێ و پرسیارتان لێ ئەکرێ بەو ڕەفتارە قێزەون و نامە و نالە بارانی کە لە دنیادا دەتان کردن و ئەنجامتان دەدان. زیندووکردنەوەش ئێوەش لەسەر خوای پەروەردگار شتێکی زۆر ئاسانە. دەپارڕینەوە لە قاپی خدای پەروەردگار، لە خدای بەخشەندە و بەڕەحم و بەزەی و میهرەبان. زوبانی خدا لێ خۆشببووی ئێمەش وە گوفتوگۆ بێنی وە وەڵامدانەوە بێنی لە بەرامبەر هەموو پرسیارەکانی کە ئاراستەی دەکرێن. خدایە بە شێوەیەکی تەندروست و ڕاست و دروست بە زمانێکی دروست و ڕەوان وەڵامی هەموو پرسیارەکان یان پێ بدەیتەوە.